بسم الله الرحمن الرحیم. بینەران و بیسەرانی ئازیز و خۆشەویستی پێیام سەلام و ڕەحمەت و میهرەبانی خواتان لەسەر بێ ئەم کاتە و گەشتکاتێکتان شاد و کامەران بێت. درود و سەلام و سەرجانی پاچی پێغەمبەرمان ڕابەرمان پێشەوەمان محەممەد صلی الله عليه وسلم. خۆشحاڵین بە ئێوەی ئازیز و خۆشەویست دەگەینەوە لە بەرنمەیەکی دیکە لە ئەڵقەیەکی دیکەی بەرنمەی بە فەرکە بەرنمەیە تایبەتە بە ڕۆژانی هەینی. سەبارەت بە ڕۆژی هەینی خوای پەروەردگار دەفەرمێت یان بە نوێژی هەینی دەفەرمێت یا ئەیها الذین آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون فإذا قضيت الصلاة فانتشروا في الأرض وابتغوا من فضل الله واذكروا الله كثيرا لعلكم تفلحون. بيغمبرمان درودي خواي لسر بيت دفرميت خير يوم طلعت عليه الشمس يوم الجمعة فيه خلق آدم وفيه أدخل الجنة وفيه أخرج منها ولا تقوم الساعة إلا في يوم الجمعة. خۆشەویستانم ئەڵقەی ئەمجارەی بەرنامەی بەفەڕ تایبەتمان کردو بە گرنگی وتاری هەینی بە میوانداری مامۆستای زۆر بەڕێز و خۆشەویست مامۆستا محەممەد چیمەنی زۆر بەخێر هاتنی دەکەین و سوپاس بۆ ئامادەبوونت. زۆر سوپاس بۆ بەڕێستان، خۆی گەورە پایدارتان بکات. زۆر سوپاس. دیارە مامۆستا لە قورئانی پیرۆزدا سوورەتێکی تەواو بە ناوی جومعەوە هەیە و وەکو لە دەقێکی تەواو ینی خوای پەروەردگار باسی نوێژی جومعە دەکا، باسی ڕۆژی جومعە دەکا، باسی کاتی جومعە دەکا کە لەو کاتەدا پێویستە موسڵمانان چی بکەن لە کاتی نوێژەکەدا. و پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام وەکو لە فەرموودەکەدا معلومی بەڕێستانە چۆن باسی گەورەی ڕۆژی هەینی و تا ڕۆژی جومعە دەکا. ئێمە دەبانوێت ئەمڕۆ باس لە گرنگی وتاری هەینی بکەین. لە ئیسلامدا چەند گرنگی دراوە بە وتاری هەینیان بە وتاری جومعە. دەمانێت دواتر بچینە سەر ئەو لایەنانەی کە ئێستا وتاری جومعە لە چه حاڵێکدایە و مسلمانان چۆن لە وتاری هەینی دەڕوانن و ئایا مسلمانان تا چەند خۆی بۆ ئامادە دەکەن و کۆمەڵی بابەتی پەیوەست بەو تەوەرەمان بە سەرەتا دەمێ باسی گرنگی وتاری هەینیمان بۆ بکەین. بەڵێ بسم الله الرحمن الرحیم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وآله وصحبه ومن والاه. زۆر سپاس بۆ جەنابتان بۆ سازدانی ئەم دەرفەتە. ئومێدەواری نتوانین سوودێک بە بینەرانی بەڕێز و خۆشەویست بگەنین. لە سەرەتایە پێم خۆشە لەم ڕۆژە مبارەکەدا بەناردنی سەڵات و سەلام بۆ پێغەمبەری خوا صلی الله علیه و سەلەم دەست پێ بکەین کە لەم ڕۆژەدا چاکوایە مسلمانان زۆربەی ذیکر و وردەکانیان بریتی بێ لە سەڵاواتدانە دیاری پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. بۆیە ئەڵێم الصلاة والسلام عليك يا رسول الله. خوای پەروەردگار سەڵاوات و ڕەحمەت و بەزەی خۆت بڕێژی بەسەر پێغەمبەری خوادا صلی الله عليه وسلم کە سەبەبی هیدایەتی هەموو لایەکمانە. هەڵبەتە نوێژی هەینی گرنگی و بایەخێکی زۆر گەورەی هەیە لە ئیسلامدا. نوێژی هەینی یەکێکە لە شەعائیر و دروشمە گەورەکانی ئیسلام کە تایە کۆمەڵێ مەبەستی زۆر هەیە لە ئەنجامدانی ئەو نوێژە. جا هەیە لە مسلمانان ڕەنگە لە ئەنجام و لە مەبەستەکانی تێگەیشت بێت، هەشە ڕەنگە لی تێ نەگەیشت بێت، تەنها وەکو نەریتێک ئەڕوات جومعەکە لە کۆڵی خۆی کاتەوە ئەگەڕێتەوە. بەڕاستی نوێژی جومعە چۆن ئەڵێی کۆبوونەوەیەکی گشتی مسلمانانە. لە ئەسڵدا ئەسڵ وایە لە شارێکدا لە یەک شوێنەکە مسلمانان کۆ ببنەوە، هەمویان گەورەی مسلمانان یا ئیمامی مسلمانان یا پێشنوێژی مسلمانان لەو کاتەیە تەوجیهێکیان باتێ، هەر نەسیحەتێک کە بێوێت لەو ڕێگەوە ئەیانداتێ، هەر شتێک کە بێوێت حەذەری لێ بدا و وریایی لێ بداتەوە لەو ڕێگە ئەتوانێ پیان ڕابگەێنێ، هەر مناسبەت و بابەتێک کە پێویست کە مسلمانانی لێ وشیار بکرێت و ئاگادار بکرێتەوە لەو ڕێگەوە ئەو تەوجیهان ئەداتێ. ئەمە لەلایەکی تر کۆبوونەوەیەکی گشتی مسلمانانە بۆ ئاگابوون لە یەکتری، بۆ زانینی دەنگ و باسی یەکتری، بۆ پرسینی هەواڵی یەکتری،
ئەمە جگەلەوەی کە ئەمە خۆی پڕۆدگار دایناوەکو شعیرەیە کە ئینسان ئەجر و پاداشتی لەسەر دەسەکەوێ محەڵەیەکە بۆ تازەبوونەوەی ئیمان بۆ تازەبوونەوەی بیر و باوەڕی ئینسان کە ئینسان بۆی ئیشوکاری ڕۆژانەیەوە بۆی سەرقاڵبوون بە دنیاوە زۆر جار ئیمانی لاوازە بێ یا بیئاگا بێ لە کۆمەڵێ بابەتی دینی بۆیە مامۆستانی ئاینی لە ڕێگەی مینبەرەکانەوە لە ڕۆژی جومعەیە جارێکی تر ئیمانی نوێژخوێنان تازە ئەکەنەوە تەوجیهاتی تازەیان ئەدەنێ زیاتر ئەو دینیان بۆ ڕوونەکەنەوە تا کۆمەلگا بە پارێزراوی بمێنێ تا کۆمەلگا لەو شتانی کە خراپە تایە دوور بکەونەوە لەو شتانی کە باشە زیاتر تیانە قوڵ ببێتەوە بۆیە وێزگەیەکە بۆ تعلیم وێزگەیەکە بۆ فێربوونی زانست و زانیاری وێزگەیەکە بۆ بیرخستنەوەی شتە چاکەکان وێزگەیەکە بۆ دوورخستنەوە و چۆنەڵی دوورکەوتنەوە لە شتە خراپەکان لانی کۆمەڵاتی بەگەیشتن و تعاروف و تەئالوفە لە نێو مسلمانانە بۆیە لە ئیسلامدا ئەو گرنگی و ئەو بابەتەی پێ دراوە. زۆر باشە مامۆستا باسی ئەوەت کرد کە پێویستە لە شارێکدا لە تەنها مزگەوتێک یان لە شوێنێک کە ئیتر مسلمانان کۆ ببنەوە و گەورەی مسلمانان پێشەوای مسلمانان یان ئەو تا ئیمام جومعەی شوێنەکە یان با بڵێن پێشنوێژێک سەرگەورەیەک لەو شوێنە ئامۆژگاری خەڵکی بکاکەواتە دەگەینەوەی کە بڵین جومعە تەنها پەیوەست نییە بەوەی کە تۆ وەکو وەعزێک چەند شتێکی دیاری کرا و هەموو جارێک تۆ ئاراستەی نوێژخوێنەکان ئاراستەی ئامادەبوان بکەی بەڵکو لەم قسەی بەڕێستانەوە ئەوە دەفامرێتەوە یان ئەوە دەخوێنرێتەوە کە پێویستە وتاری هەینی وتارێکی عەسری بێ وتارێکی پەیوەست بێ بە بارودۆخەکە پەیوەست بێ بەو حاڵەتە کۆمەڵایەتی سیاسی ئابووری ئەمنی ینی تەواوی لایەنەکانیشانی مرۆڤەکان بگرێتەوە نەوەکو لە بازار و لە ناو کۆمەڵگا شتێک بگوزەرێ مامۆستاژ ڕۆژانە لە ڕۆژانی هەینیدا لە کاتی وتارەکەدا بابەتێشکە باس بکات. زۆر ڕاستە یەکێک لەو گلەیانەی کە ئاراستەی مامۆستایانی ئاینی و هەندێک لە مزگەوت و لە ئیمامەکان ئەکرێ ئەوەیە کە بێئاگان لەوەی کە لە واقعدا ڕوئەدا بێئاگان لەوەی کە لە کۆمەلگادا ئێستا ئەگوزەرێ بەڕاستی یەکێک لە حکمەتەکانی ئامادەبوون لە وتاری جومعەیە وەکوتم پیشاندانی شتە جوانەکانە و تەشجیعکردنە بۆی و دوورکەوتنەوەی لە شتە خراپەکان ئەبێ مامۆستای ئاینی لە هەموو کە زیاتر ئاگای لە واقعی ژیانی خۆی بێ ئاگای لە کۆمەلگاکەی بێ ئاگای لەو ڕەفتارە ناشرینانە بێ کە لە کۆمەلگا خەریکە پەرە ئەسێنێ ئاگای لەو شتە جوانانە بێ کە لە کۆمەلگا خەڵک ئەنجامی ئەدا ئەوەی کە باش بێ تەشجیعی لەسەر بکە و دەستخۆشی لێ بکە ئەوەی کە خراپ بێ خەڵکی لێ حەذەر بدە ئەبێ مامۆستا ئاگای لە مەواسیمەکان بێ حتا من پێم باشە مامۆستایان یعنی کاتی ڕۆژە جیهانیەکانیشان لابێت یعنی من ئێستا کۆمەڵێ بابەت ئەڵێم یعنی ضرورە مەسەر مامۆستا ئاگای لێ بێ بۆ نمونە ئێستا ئەم دیارترین شت تازەترین شت کە ئێستا ڕووی داوە بریتی بۆ لەم تەقەی خۆشیی کە چەندین کەس لە شارەکان و لە شوێنەکانە بوونە قوربانی بەڕاستی بێ مامۆستای ئاینی لە مینبەرەکانەوە قسە لەسەر ئەم بابەتە بکەن ئەوە پرۆسەی خوێندن جارێکی تر دەست پێکاتەوە بێ مامۆستا تەوجیهی هەبێ بۆ دایک و باوک بۆ قوتابیان بۆ حکوومەت و دەسەڵات کە پێویستە خوێندن چۆن بێ بۆ نمونە لە بابەتی شۆفێری و لێخوڕینی سیارە و ئیلتزامبوون بە یاساکانی هاتوچەوە مامۆستا بێ قسەی هەبێ مامۆستا لە بابەتی دەنگدان هەر ئەم دەنگدانەی کە دەنگدان چۆن تعبیر بکەی لە ڕای خۆت هەڵبژاردننی کەسی شایستە بۆ نمونە گرنگیدان بە ژینگە بە خزمەتکردنی وڵات یعنی من دێتە خیاڵم یەکێک لە ناونیشانی وتارەکانی من ئەو بوو بەرپرسیارەتیم بەرامبەر بە شارەکەم تۆ هاوڵاتێکی لەم شاریان نیشتەجێی تا چەنێ ئەرکەکەوێتە سەرشان بەرامبەر بەم شارەی کە تۆ هەر شارەکەم مافی لەسەر ینی تۆ مافل لەسەر شارەکەی کە بۆ جێبەجێگەیان ما شارەکەش مافی لەسەر تۆ هەیە بێگومان یان بۆ نمونەیەکی لەو تەواو ینی مەبەستم منی خوانە خواستم من باسی خۆم کەم بەس هەندێک شتەکەوێتە بیرم کە ینی بۆ نمونە دێتە خیاڵمە یەکێ لە وتارەکان بەس باسی گرنگی شیری سروشتی دایکم کرد بۆ مناڵ کە چەنە ضرورە لە ئیسلامدا چەنێ گرنگی پێدرا و لە عیلمیشا چەنێ باسی لێو کرا ئێستاش لە واقعیدا چەنێ فرامۆش کراوە بەڵێ ڕۆژی جیهانی ئایدز یعنی دەیان بابەتی تر هەیە گرنگی نەمام ناشتن لەم شارەدا یعنی من چوومە شارەوانی وتیان مامۆستا بێت چەند نەمامێک بنێژێ لە ماڵە بۆی ئیجازە دەربکرێ وتم من یەک وتارێکی تایبەتم داناوە بەس گرنگی ناشتنی نەمام لە ڕوانگەی شریعەتی پیرۆزی ئیسلامەوە و لە ڕووی علمیەوە تا چەندێ
ئەم نەمامانە سوود بە دەوروبەر و بە ئینسانەکان ئەگەێنن. ئەگەر لە شارێکە بۆ نمونە 5,000 ماڵی تیاوێ هەر ماڵی دوو نەمام بنێژیە ئەکاتە 10,000 نەمام ژینگەی ئەو شارە ئەگۆڕێ جگە لە ڕۆژانسەکەی کەچی ئیسفادەی هەیە. ئەمانە و دەیان بابەتی تر هەیە بابەتی پزیشکی یعنی ئەوەندەی کە لە مەجای خۆتا بێ بکری قسەی تیا بکەیت چونکە هەندی اختصاسات هەیە مامۆستایانی ڕەنگە شارەزای نەبێ گەنگ ئەوەیە مامۆستا بێ ئاگای لە خەمی کۆمەڵگاکەی بێ. جا من دەبێ مامۆستا لەو بپرسم کە پێت وانییە کە هەندێک لەو تاربێژەکان ئەگەر زۆرینە نەبن ئەگەر تعبیرەکەم دروست بێ زۆر قوڵ نابنەوە لە تەواوی بابەتەکان لە تەواوی لایەنەکانی ژیاندا. وەکو تۆ دەڵی مامۆستای ئاینی پێشنوێژ و تارخوێن دەبێ هۆشیار بێ زۆر ئاگادار بێ لە دەوروبەر و لەو ژینگە و لە واقعیتیدا چی هەیە، چێ سوڵتانە، چێ حکم دەکا و چی دەگوزەرێ، گەنجەکانمان خەریکی چین، چی دەخورێ، ژینگە چییە، بارودۆخی تەندروستی چۆنە، خەڵک چۆن خەریکی خوێندنە، ئاسی بژێوی خەڵک لە چیدا، ئاسی گوزەرانی خەڵک و حاڵەتی ئابووری خەڵک لە چیدایە، ئایا ئەگەر ئەم واقعی عوامل بنێ بەرەو چی دەڕوا، ئەگەر ئەو واقعە گۆڕانی بەسەردانەیە کۆمەلگا بەرەو چ کەندەڵانێک یان بەرەو چ خۆشبەختێک هەنگاو دەنێ دەمێ بەڵێ مامۆستا بەختیار هەروکو چۆن یعنی تاکی مسلمان جاری وایە لەم جانیبەوە تێکەوتووە جاری وایە ئیحتیمام بە کۆمەڵشتی بچووکەدا کۆمەڵشتی گەورە فەرامۆشەکە بەڕاستی هەندێک لە مامۆستایانی ئاینیش ئەو حاڵەتیان هەیە. ئێمە یەکێ لە زاناکان کتێبێکی نووسیەوە بە ناوی الئیغراق فی الجزئیات ڕۆچون لەشتە لاوەکیەکان لەشتی لاوەکیان لەبەر هەندێشتی لاوەکی کۆمەڵشتی گەورە و ئەساسیمان بڵێن لەبیر کردووە. جاری وا بووە لە مناسبەتێکی گەورەدا کە پێویست بۆ مامۆستا قسەی هەبێ ڕێنمایی خەڵک بکە یعنی ئێمە حتا ئێمە دەسەڵاتدارەکان حکوومەت یعنی جاری وایە دانیشتمان لەگەڵاکەن داوامان لێ بکەن کە ئێمە قسەمانە بێ لەو شتانەیە یعنی بەسیترین نمونە ئەم چەند ڕۆژەی پێشوو یعنی ئێمە لە وەزارەت لە بەڕێبەراتیەوە کۆکراینەوە داوای لێ کردین کە هانی خەڵکی بدەین بەڵێ هانی خەڵکی بدەین بۆی بێنە سەر سندوقەکانی دەنگدان بەشداری ئەو پرۆسەیە بکەن یعنی جاری وایە لە پرۆسەیەکی وها گەورەیە کە پەیوەندی بە ژیانی تاکی ئەم خەڵکەوە هەیە سەرەکی مامۆستایەک باسی سیواکەکە یا باسی بابەتێکی جزئیەکە کە ئێمە ناڵین ئەوانە خوا نەخواسە شتی باش نین و سنت نین و ئەوانە بەڵام شت لە شوێنی خۆیە بزانی چی زەڕوەتی ئەم واقعەیە چی ئەمڕۆ خەڵک بەدەستیەوە ئەناڵێنێ چی ئەمڕۆ خەڵک بە ئیسفادە بە خەڵک گەێنێ واقعی خەڵک ڕاست دەکاتەوە ژیانی خەڵک پێویستی پێەتی یعنی بۆ نمونە ئێستا ئەلم دەرفەتە ئەلم کاتانەیە وەکوتم ئەم چەند بابەتە لە ئارایە هەیە مەسەلەی ئەوەی کە هەموو قوتابیان ڕۆنەوە خوێندن بەشێکە لە ژیانی ئێمە یعنی بە هەزاران خوێندنگا لە وڵاتیا هەیە بە هەزاران مامۆستا هەیە ملیۆنێک و ئەوەنە قوتابیمان هەیە بەس قوتابی سەرەتایی و ناوەندی جگە لە زانکۆکان معقول نیە ئێمە تەوجیهێکمان نەبێ بۆ ئەو خەڵکە قسەیەکمان نەبێ بۆ ئەو خەڵکە لەم کاتیا تۆ بچی مەشغوڵی بە شتی لاوەشیەوە یا بۆ نمونە ئێستا ئەوەی کە حاڵە ئەو حاڵی تەقەکردن و شتانی کە ئەو دیادە ناشارستانی و ناڕێکانی کە لە کۆمەلگا هەیە زۆرن ئەگەر ئێمە بمانێت چارەسەری بکەین جایەکێ لە حکمەتی ئەو یەک جومعەیە ئەوەیە کە ئەو پەیامە ئەگا بە هەموو خەڵکی ئێستا ئێمە یەکێ لەو گرفتانی هەمانە لە مزگەوتە باسی بابەتێکە کرێ ئەو مزگەوتەی تر بە هیچ جۆرە بەلا ئەو بابەتیان ناچێ جوانە جای وایە ئەم بابەتە لە مزگەوتێک بە جۆرێک باسەکرێ لە مزگەوتێکی تر بە جۆرێکی تر باسەکرێ ئەمجا خاڵێکی جەوهەری هەیە بەڕاستی مامۆستا بەختیار بێ ئاماژەی پێ بکەین ئەوشەوەیە هەموو خەتیبەکان مەجنیە ئەو ئەهلیەتیان هەبێ کە لەگەڵ احترام و خۆشەویستیم بۆ هەموو مامۆستانی بەڕێز مەجنی ئەهلیەتی خوتبەیان هەبێ مەجنیە مثلەن شەهادەیان هەبێ مەجنیە لە ئیمە و خوتەبا دەرچوو بێتن ئەمن لەو چوارچەوەیەدا دەمەوێت یەک شت بەڕاستی بە واقعی بڵێم ئەویش ئەوەیە ینی جۆرێک ینی حاشاکی مامۆستایانی ئاینی مەبەستم ئەو توێژە نییە بەتایبەت ینی بە شێوەیەکی گشتی کۆمەلگا جۆرێک جاری وا هەیە لە ناڕاستبوون لەگەڵ خۆمان هەیە ناواقعی بوون لەگەڵ خۆمان هەیە کە من دەزانم ئەهلی بابەتێک نیم بۆ خۆم بۆ بابەتەوە ینی هەڵدەواسم بۆ بەڕاستی پیشەی ناودەنەی بەڕاستی ینی وەزیفەی ناودەنەی بەڕاستی چی ناودەنەی کە من دەزانم من ئەهلیەتم نییە بۆ بابەتە کە من ئەهلیەتم نییە بۆ بەرپرسیارەتی بۆ خۆم دەچم بۆ بەرپرسیارەتی کە من ئەهلیەتم نییە بم بە مامۆستا کاکە نابم مامۆستا دەم بە فەرمابەر
کە ئەهلیەتم لێ ببم بە مامۆستایەکی ئاینی و پێشنوێژ و وتار خوێن بم نابم بەوە. پێدوانیە هەندێک لە مامۆستایان ئەم حاڵەتیان هەیە کە ئەهلیەتی ئەوان نییە کە وتار بێژ بن بەڵام وتار بۆ خەڵک دەن و پێشوای خەڵکن ئێستا بێگومان زۆر ڕاستە ئەمە لە هەموو وەزیفەکانە هەیە و لە هەمووشیان خراپە بەڕاستی کەسێک ئەهلی ئەو شتە نەبێ حتا لە شەرع هاتووە فەرمی هەر کەسێ چارەسەری پزیشکی بۆ کەسێ بکە ئەهلی ئەوە نەبێ یعنی نەیزانێ نەیخوێنێ فەهوە ضامن ئەوە زەمانەتکارە ئەوە ئەکەوێتە ئەستۆی ئەو کەسە چی لێ بێ. بەڕاستی مەسەلەی وتاربێژی و کاری بانگەواز و دەعوە بۆ لای خوا کارێکی زۆر گەورەیە. بەڕاستی جورئەتی ئەوێ ئینسان بچێ لە شوێنی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بەبێ علم قسە بکە. یعنی علم قسەکردن بەبێ زانست و زانیاری هەڕەشەی زۆر گەوری لەسەر هاتووە هەم لە قورئانی پیرۆزدا و هەم لە فرموودەی پێغەمبەری خوادا صلی الله علیه و سلم. بۆیە حتا یعنی هەندێک لە زانانە فەرموون فتوادان بەبێ علم بەبێ زانست و زانیاری خەتەر و مەترسی لە کاری زینا خراپترە چونکە ئەوەی کە زیناکە زیاتر مەترسیەکەی بۆ سەر خۆی ئەشکێتەوە زەرر و زیانەکەی بۆ خۆی ئەگەڕێتەوە بەڵام فتوا جاری وایە دەیان و سەدان و هەزاران کەس بە قسەتەکە. یعنی ئەمە یەکێ لە هەڵەکانی ترەوەیە کە مینبەر جاری وایە لە جیاتی وەعظ و ئیرشاد و بیرخستنەوەی خەڵک بەکارهێنرێ بۆ فتوادان کە فتوا منزلەتی فتوا یعنی هەموو کەسێک ناتوانێت بگاتە ئەو منزلەتە و منزلەتێکی زۆر گەورەیە پلۆپایەکی زۆر گەورەیە مەجنی هەر کەسێک داعی بوو چوار کتێبی خوێند یا خوێندەوە ئەهلیەتی ئەوەیە بێ کە فتوا بدە. بۆیە چۆنەڵی چەند بوعدێکی هەیە ئەم بابەتە لەلایەک کەم تەرخەمەکە بۆ خودی ئەو کەسە ئەگەڕێتەوە کە ئەچێ مینبەرێک وەرەگرێ لە کاتێکا کە شایستە نیە و ئەهلیەتی نییە. لە جیاتی ئەوەی ئاوەدانی کاتەوە وێرانێکە زەرەری زیاتر بێ بە دڵنیایی و هەر کەسێ بەبێ علم بچێتە ئەو شوێنە زەرەری زیاتر بێ. ڕەنگە هەندێک بتوانێت هەندێک نەسیحەت و ئامۆژگاری بکە بەڵام لە چەند شوێنێکە لە چەند وێزگەیەکە تووشی هەڵی گەورا بێ. لەلایەکی تر شۆ بەڕاستی یعنی سەراحەت بڵێن حکوومەتی هەرێم زۆر مهتەم نییە بە بەڵێ ئێستا لە ئێستادا پەیمانگەیەکی شیاندن کراوەتەوە بۆ خەتیب و بۆ ئیمامەکان بەڵام یعنی وەکو پێویست مهتەم نییە بۆی کە بەڕاستی خەتیبی بەتوانە قابلی ئەهلیەت یعنی دەیان و سەدان مزگەوتەیە لەم وڵاتەیە هەر بە خۆبەخش کەسێک بە خۆبەخش چووە وتاری تێدا خوێنێ. ئایا ئەم کەسە تا چەندێ مەسەلەن زانکۆکانی تەواو کردووە ئایا حوجرەی تەواو کردووە ئیجازەی مامۆستایەتی هەیە ئایا ئەهلیەتی ئەوەی هەیە کە وتار بۆ خەڵک بخوێنێ ئامۆژگاری خەڵک بکە ئایا تا چەندێ ئاگای لە واقع هەیە تا چەندێ متابعی وتارەکانی ئەکرێت تا چەندێ دەستخۆشی لێکرێت کە ئەگەر وتارەکانی من نەمبینیەوە بەڕاستی ئەگەر بوو بێتیش زۆر کەمە یعنی چاودێری بکە بزانێت کێ وتاری خزمەت بە دین و ژینی خەڵکەکە کێ وتارەکانی واقعی و سەردەمیە کێ وتارەکانی گونجاوە تا دەستخۆشی لێ بکرێت تا هەڵبنرێ ئەمەش بەڕاستی کەمە. زۆر باشە مامۆستا ئەگەر سەرنجدا بێ جاری وە هەیە مەسەلەن موسەلسەلێک هەیە حەڵقەیەک هەیە لە تەلەڤیزیۆن چەندان ئەڵقەیە بەڵام خەڵک بە تامەزرۆ بە ئیشتیاق ئەو شەوانە سەیری دەکە ئەوە نایاری تۆپی بێ خەڵک بۆ ماوەی چەندین بانی سەعات و نی و 2 سەعات ئامادەیە 2 سەعات و نی و 3 سەعات ئامادەیە لە ئێوارە و تانی و شەو خەریکی سیرکردنی یاری تۆپی پێ بێ یان بە چەندان شتی تەرفیهی و ئەوانەوە کاتەکانی بەسەر دەبا بەڵام کابرا موسڵمانیشە مولتەزیمیشە بەڵام ینی زۆر تااقەتی نییە لە وتاری هەینیدا بمێنێتەوە ئەمە پەیوەندی تەنها بە خودی نوێژ خوێنەکە هەیە کە بە خۆی احتیمام بە نوێژەکە نادایان بەڕاستی پەیوەندی بە وتار خوێنەکانیشەوە هەیە کە ینی وتارێک پێشکەش ناکەن کە سەرنجی خەڵک ڕاکێشن وتارێک پێشکەش ناکەن کە پەیوەندی بە بارودۆخی واقعی ئەو سات و ئەو بارزورفەوە بێ کە تێدا دەشین. زۆر ڕاستە وڵی هەردووکی وجودی هەیە تا ڕادەیەک پەیوەندی بە خودی شخصەکەەوە هەیە کە عادەتەن ئینسان شەیطان وای لێکا کە تەمەڵ بێ لە عیبادەتەکان سستی بنوێنێ و تەسیری دنیا و کاریگەری خۆشیەکانی دنیا و مەلەذات و ئەو بابەتانە وا لە ئینسانەکە تا ڕادەیەک یعنی نەتوانێت پەرستش و عیبادەتەکان وەکو پێویست ئەنجام دامە لەلایەکەوە بەشێکی باش یەکوێتە سەر ئەو مامۆستایە کە لەو مینبەرەدا تا چەند ئەدایی بەقووەتە تا چەند ئەتوانێت پەیامەکان بگەێنێ یان ئێمە بەڕاستی کەم و کورتی زۆر هەیە لە وتارە وای کردووە کە خەڵک تااقەتی لە وتار نەمێت. جا جوانە لێرەوە دەمەوێت پرسیارێکی تر بکەم هەندێک مزگەوت خەڵک بۆی ناچێ
یان کەمە مزگەوتێکی گەورەشە بەڵام سێر دەکەین ینی لە گەڕێکێکی قەرەباڵخیشدایە لە ناوچەیەکی ینی زۆر قەرەباڵدە و سەڵی دانیشتوانی زۆرە بەڵام نوێژ خوێنەکانی کەمن بەڵام هەندێک مزگەوت دووریشن لە سنتەری شارەوە دوورن لە گەڕەش کەلاوەچەکان ینی گەڕەکانی کەناری شارن بەڵام سیر دەکەی نوێژ خوێنێکی یەکجار زۆر ینی ئەو منتیقە پێدا بڕۆ ڕۆژانی کاتی جومعە سیر دەکەی لەبەر سیارە و لەبەر ینی خەڵک جێگا نابێتەوە بۆچی ئەمە وایە بۆچی ئەم مامۆستا ینی پەیوەندی بە خودی ئەدای و تاربێژەکەەوە هەیە یان پەیوەندی بەچێوە هەیە وڵای ئەوە بە دەرەجە یەک ئەگەڕێتەوە بۆ تاربێژەکە تەمان بەشێکی ئەو بەهرەیە ئەو ئێمە دەسەڵاتمانتیانە هەیە قسەی باشترە و ڕەوانترە و ڕوونترە و ئەداەکەی جوانترە بەڵام مامۆستا ئێستا یەک شتێکی علمی دەرکەوتووە تازەترین شتی علم دەڵێ زیرەکی پەیوەندی بە جیناتەوە نییە مەسم لە دەربڕی تێدەگەم پەیوەندی بە هەرە شتێکە خوا دەیدا بە ئینسان دوای ئەوە زیرەکی پەیوەندی بە هەوڵ و تێکۆشانی مرۆڤەکان خودی خۆن تاچی ینی پەروەردەکردی ئینسان تاک خۆی پەروەردە دەکات کەواتە مەبەستمە بڵێم ئەو مامۆستایەکی خەڵکی زۆر لێکۆ دەبێتەوە جوهدی تایبەتی زیاتری خۆی نییە کە خەڵک وا دەکات بەرەو ڕووی من دەوری هەیە مەسەڵەن بۆ نمونە ئامادەکاری باش بۆ وتار یعنی ئێمە دەیان و سەدان مامۆسامان هەیە شەوی جومعە بیرەکاتەوە باسی چی بکە یا ڕۆژی جومعە وتار ئامادەکە کە ئەمە هەڵەیە مەفروض وایە ئەم وتاری جومعەیە تەواو بوو مامۆستای ئاینی بیر بکاتەوە تەماشای کۆمەلگا بکات تەماشای دەوروبەر کە بزانە چی زەڕورە چی پێویستە باز بکرێ لە خلالی ئەو هەفتەیە شتی بۆ کۆ بکاتەوە جوانە ئەمە ئەم ئامادەکاریە زۆر مهمە دووهەم ئەدا و دەربڕین ئەگەر مامۆستایەک ئەدای جوان بوو طبعا ئێمە کۆمەڵی بابەتمان هەیە لە تەنمیە بەشەریە یعنی مامۆستاکری ئیسفادەی لێ بکە بۆ نمونە مامۆستا زەڕورە تەماشای هەموو خەڵکی بکە لە مینبەرەکە بگرێ بە یەک ئاراستەی بەس لای ڕاست دەگرێت لای چەپ دەگرێت خەڵک بزانێت کە ئەوە لەگەڵ هەموو خەڵکێتی دووهەم لە نەبەڕاتی سەوتا جاری وایە سەوت بەرزەوە جاری وا هەیە سەوتی نزم کاتەوە ئەگەر ئینسان لە یەک نەبڕە سەوت گوێی لە دەنگە بێ بەڕاستی بێتاقەتە جوانە ئەمجا جوڵاندنی دەست و حەرەکات یعنی بۆشتی گەورە ئاوا بکە بۆشتی بچووک مەسەرەن ئاوا بکە یعنی بۆی خەڵک هەم بە چاوی سیر بکە هەم بە گوێی ببیستێ یعنی هەموو کیانی لەگەڵ ئەو مامۆستایە یعنی هەست بکەی مامۆستا بۆ خۆی جەستەی یعنی ئاماژەکانی هەمووی وتارەکەیە بەڵێ ئەمە لە ڕووی ئەداوە جا مامۆستا ئەکرێ ئەگەر ئەم شتانەی تیانە بوو ئەکرێ بە دەورات ئێستا دەوراتی زۆر ئەکرێتەوە مەسەلەن ئەدایی باش چۆنە چۆن وتار پێشکەشەکەی چۆن وتار حازرەکەی بەڕاستی ئەڵێم یعنی بە خۆشمەوە مقەسرین ئێمە لەم بابەتە ئێستا لە جیهانە زۆر ئیش لەسەرەوە کرێ وتاری کاریگەر کامەیە ئەدایی باش کامەیە چۆن قسە بۆ خەڵکەکەی چۆن وتار حازرەکەی ئەمە لەلایەکی ترە مەسەلەن درێژی وتار خەڵک تووشی بێتاقەتی مەلەلەکە ئاویستم ئەوە بڵێن بەڕاستی هەندێک مامۆستا وا دەزانن باشی وتار ئەوەیە کە تۆ سەعاتێک قسە بە خەڵک بکەی جاری وایە ئەو مامۆستا کە چۆن ئەو وتارەوە نازانێت چۆن تیا دەربچێت لەبەرەوەی ئامادەسازی باشی بۆ نەکردووە طبعاً کە ئەڵێ مامۆستان خۆشمی لێ دەرناکەم یعنی بەڕاستی منەڵێم حکمت لەوەیە ئەگەر پیانوتی پەیامەکەت بە 5 دقیقە بگەێنێ بتوانی بیگەێنی وتیان بە چارەکێ بیگەێنە بتوانی بیگەێنی وتیان لە 3 دقیقەیە پەیامەکەت بگەێنی تۆ بتوانی کورتێک لە پەیامەکەت بگەێنی مەرج نییە مامۆستای ئاینی هەر وتارێکی دا لەبارەی هەر بابەتێکەوە حەچی تەفاسیلی ئەو بابەت و جزئیاتی ئەو بابەتەیە باسی بکە بۆ نمونە باسی ئەمانەت پارێزیەکەی حەچی ڕێی مەرجی حەچی ئایەت و فەرموودە و ئەقوالی عولەما و حکایەت و سەرگوزشتە بینی باسی بکەی ئەمە ئەو درێژی وتارە بەڕاستی خەڵک زۆر ماندووە زۆر بێتاقەتە بێ هەر لە ڕووی علمیشەوە ئەڵێ تەمەنی ئینسان کۆی 3 بکە ئینسان ئەوەنە تەرکیزی هەیە ئیتر دوای هەچی قسەی بۆ بکەی ئیسفادەی نییە یعنی بۆ نمونە تەمەنەمە تا 25 ساڵیشە ئەم پێوەرە یعنی بۆ نمونە مامۆستایەک کەسێک دانیشتۆ تەمەنی 20 ساڵە کۆی 3 بکە 23 دقیقە زیاتر تەرکیزی نییە ئاخر تەرکیز 28 دقیقەیە کەسێک دانیشتۆ تەمەنی مەسەلەن 12 ساڵە کۆی 3 بکە 15 دقیقە تەرکیزی هەیە ئیتر لەوەدا تەرکیزی نامێنێ لەبەرەوە یعنی مامۆستا بێ ئەوەیەکی کە لەو گلیانێکی ئێستا خەڵک زۆرێکە جاری وایە مامۆستا ساعت 12 دەسەکە بە وتار نزیکەی 45 دقیقە وتارە خوێنێ 40 دقیقە وتارە خوێنێ خەڵک ماندووە بێ خۆشی ماندووە بێ و پەیامەکەشی وەکو پێویست ناگێ کورت و بخت وتاری پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم چەند کەلیمەیەکی واضحی دیاریکرا و ڕۆن بووە
یعنی باوەڕ ناکەم هیچ وتارێکی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەوەی کە وتارەکانی هاتبێ لە کتوبەکانە باوەڕ ناکەم لە 10 دقە تێپەڕی بێ. یعنی بە تەقدیری من کە سەیرم کردووە هەمووی چەند پەیامێکی ڕوون و واضح و ئاشکرا بووە نەوەک باسکردنی هەموو دین. هەڵبەتە من ئەوەش ئەڵێم هەندێک بابەتێ پێویستی بە تەوزیحی زیاتر هەیە، هەندێک بابەتێ پێویستی بە ڕوونکردنەوەی زیاتر هەیە، بەڵام نەک بۆ حەدێش کە ئەوە درێژ بکرێتەوە. مەسەلەن یەکێ لە خەلەلەکانی تر ئەوەیە دانانی زنجیرەیەکی دوور و درێژ. مەسەلەن بۆ نمونە ئەتێ باسی بابەتێک بکەی بە 10 وتار تەواویەکی. من ڕەنگە لە وتارێکە بتوانم ئامادە بم، لە دوانێ بتوانم ئامادە بم، بەڵام لە دوانێ ناتوانم ئامادە بم پەیامەکە وەکو پێویست ئەو کاتە ناگات. جوانە. لەسەروی هەموو ئەمانەیشەوە تا ئەو مامۆستا دووشتی تیابێ پەیامەکەی باشترەگە. یەکەم ئیخلاسی هەبێ، مەبەستی پێ ئەوە نەبێ بڵێن خەتیبێکی باریعە، بەڕاستی قسەزانە، بەڕاستی وتاری خۆشە، یعنی ئیخلاسی ئیش و کارەکانێ هەبێ. ئەمە جگە لەوەی کە لە قیامەتە هیچ ئیسفادەی لێ ناکەی و لە دنیاشە بەرووبوومی نابێ. ئەمجار ئەو قسە بەڕاستی لە دڵەوە هەڵبقوڵێ، مەبەست پێ دڵی خەڵک بێ، من القلب إلى القلب. بەڕاستی ئەگە لە دڵەوە بێ ڕاستە خۆدا لە دڵی کەسەکان. ئەمجار ئەو قسە کە ئێمە ئەیکەین تا چەندێ لە خۆمانە بەرجەستەیە. تۆ باسی بۆ نمونە مەسەلەن مامۆسایەک باسی گەورەی بەخشینەکە، ئایا خۆی هیچە بەخشیە؟ جوانە. مامۆسایەک باسی بۆ نمونە شەو نوێژەکە، خۆی شەو نوێژەکە. مامۆسایەک باسی گەیاندنی سیرەی ڕەحمەکە، خۆی ئەیگێنێ. ئەگەر بەڕاستی ئەو شتە لە خۆیان هەبێ باشتر ئەتوانێ بیڵێ، باشتر خەڵک گوێی لێ ئەگرێ. ئەوەندەی خەڵک متەئثیرە بە یعنی قەولی بلا عەمەل نەبێ، بەڵێ قسەی بێکردار نەبێ. یعنی بەڕاستی ئەو کاتە کۆمەڵ هەڕەشێشەمان گرێتەوە، بۆیە بەخوا ئەرکی مامۆسای ئەینێ زۆر گەورەیە، مەسئولیەتەکەی زۆر قورسە. خوا فەرمێ ئەتەئمورونە الناس بالبر وتنسون أنفسكم. بۆی ئەگەر ئەو مامۆستا وتارەکە لە خۆیان هەبێ، لە دڵێوە دەرچێ ئامادەسازی بۆ بکە ئەو کۆمەڵە شتەی کە باسمان کرد مەسەلەن بە جوانی و بەڕێکوپێکی جێبەجێیان بکە، وتارەکەی درێژ نەبێ، ئەمجا وتارەکەی تێکەڵ بکرێت لەگەڵ مەسەلەن داتایە، لەگەڵ ئیکتیشافاتی تازەیە، لەگەڵ لێکۆڵینەوەی زانکۆکان لە دەرەوەی وڵات. یعنی سە بۆ نمونە دەیان شت هەیە کاتێک کە تۆ باسێکەی خەڵکانێکەیە کاریگەری بەوە زیاتر لەسەر دروستە بێ کە بڵێ توێژینەوەی لەسەر کراوە و لە ڕووی زانستی و دەرکەوتۆ کە فڵانەشت ئاو هەیە. بۆ نمونە ئێستا بەخێوکردنی سەگ لە ماڵانە، مەسەلەن لە زانکۆکانی وڵاتان کەشف کراوە، یعنی سەلمێنراوە کە مەترسی زۆری هەیە بۆ توشبوون بە شێرپەنجە و بابەتانە. ئەتوانین تۆ ناوی زانکۆکە بە تەواوەتی و معلومەکە بێنی، ئەو کاتە خەڵک دڵنیایی زیاتری پێ. سەرچاوە بە دواداگەڕانیش ئەوەندە ئاسان بووە، زۆر ئاسان بوو ئێستا. هەر لە گۆگڵ شتێک بنووسە بە ئاسانی بەدەستە دەگات. ئاسانە. جاران وتاربێژێک بۆ وتارێک زۆر ماندوو ئەبوو، هەتا کتێبێکی دەستەکەوتە تا شتێکی دەستەکەوت، بەڵام ئێستا هەر سەیری دەوروبەری خۆت بکە ئەتوانی وتارێکی لێ دروستکەی. بۆ نمونە قسەی واقعی و چیرۆک زۆر کاریگەری هەیە، بەڵام چیرۆکی زۆر دوور و درێژ نەبێ و چیرۆکێکیش بێ بەڕاستی بچێ بە عەقڵە. یعنی جاری وا هەیە مامۆستایان لە وتارێکە دانیشی مامۆستا خۆی سوورەکاتەوە، خەڵکی ئەکاتە گریانەوە، دوای ئەو وردەبیتەوە سەرەکی ئەم قسەیە لە واقعدا هیچ ئەسڵێکی نییە. یعنی بۆ نمونە من قسەیەکەیە، قسەی کابراکە پێڵەن عەلقەمە، ئەم پیاوە ئەلەساس نەیتوانیەوە شایەتمان بێنێ و دایکی لە ژیانە ماوە و دوای پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەلەساس وتێتی ئاگرێکی گەورە بکەنەوە بابی خەمەنایە و دوای دایکی گەردنی ئازا کرد و کوڕەکە لەوێ توانیوێتی شایەتمان بێنێ. ئیتر ئەمە لە شوێنی خۆیان لە باسی ئازاردانی دایک و باوک زۆر خۆشە، بەڵام کاتێ ئەچیتە سەرچاوەکانە فەرمێ كذب مختلق مصنوع على رسول الله صلى الله عليه وسلم. درۆیەکی پەتی هەڵبەسرا بەدەم پێغەمبەری خواوە. دێ وەڵای دەیان مامۆستاش باسییان لێوە کردووە. چۆنە بێ مامۆستا مەسەلەن کاتێکە قسەی باسەکە نەزانێت سەرچاوەکەی. جوانە، زۆر باشە مامۆستا. یەکێک لە ئیشەکانی وتاربێژ مامۆستا ئەوەیە کە باسی ئیمان و عیبادەت بکە و باسی گوناه بکە و باسی زیادە ڕۆیی بکە و باسی هەموو ئەم بابەتانە بکە. چۆن مامۆستا دەتوانێت ئەم مەبەستەی خۆی یعنی بپێکێ. ئەگەر تۆ باسی عەقیدە بکەی، بابەتی عەقیدە لەوانەیە بابەتێکی تۆزێ ڕق بێ ئەگەر هەروە بەس وەکو خۆی بگەێنی، بەڵام چۆن مامۆستا دەتوانێت ئەم بابەتەوە لێ بکە کە بێتە ناو ناخی تۆ، کە بێتە ناو نەستی تۆوە، کە ببێ بە حاڵ لە تۆدا، یعنی کاریگەری لەسەرت جێپێڵێ. زۆر ڕاستە. جارە مامۆستا بێ بزانێت زەڕورەتی ئەو دەوروبەری، زەڕورەتی ئەو شارەی، زەڕورەتی ئەو مزگەوتەی ئەو چییە
و خەڵک لەکوێ عەقیدەیە گرفتیان هەیە. ئەمە خاڵێکە. دووهەم ئەبێ مامۆستا هەوڵ بدات جانبی موژدە زاڵ بێ بەسەر قسەکانیان وەک لە جانبی هەڕەشە و تۆقاندن و ترساندن. ئەبێ مامۆستا هەوڵ بدا خۆشەویستی ئیمان، خۆشەویستی عەقیدە لە دڵی خەڵکیە بچەسپێنێ. ئەبێ مامۆستا هەوڵ بدا ثەمەرات و بەرووبوومی ئیمان باز بکە لە ژیاندا لە دنیادا لە قیامەتدا. بەشیرە و نەذیرە، موژدە هاتۆ دواتر ترساندن هاتۆ. بڵێ زۆر دەقەیە لەسەرەوەی کە باس لەوا کاکە ئینسان موژدە دەربێ إنما بعثتم ميسرين ولم تبعثوا معسرين. شد آسان كا شد گران نەکا. هەڵبەتە ئەمە مانای وا نییە، یعنی باس لە سزا و عقوبە و تۆڵە ئەو شتانە نەکرێ، بەڵام زیاتر بایەخ بە جانیبە موژدەکە بدرێ. یعنی دەیان فەرمودەمانێ باس لە گەورەی عەقیدە و گەورەی تەوحید و یەکتاپەرستی خوای پەروەردگارەکە. هەڵبەتە هەندێ جاریش هەندێ حاڵەتیش هەیە پێویست بەوەکە کە باس لە هەندێ بابەتی و جوزئیاتی عەقیدە بکرێ. ئەم جار نابێ یعنی ئەمەندە لەسەر عەقیدە بچی لایەنەکانی تر فەرامۆشکەی، یا ئەوەندە لەسەر لایەنەکانی تر بچی بابەتی عەقیدە فەرامۆش بکەی. ئەکرێ ناوبەناو هەر جارەی لەسەر بابەتێکی عەقیدی، چونکە بەڕاستی عەقیدە یان تەوحید و یەکتاپەرستی خوای پەروەردگار لە شتە ئەساسیەکانی ئینسانە. ئەگەر ئینسان کەم و کوڕێکی شێبێ لە عیبادەتەکانە ممکنە خوای پەروەردگار لێی خۆش بێ، بەڵام لە یەکتاپەرستی و تەوحیدە بەڕاستی مەجالی تیان نییە. ئەکرێ ناوبەناو ئینسان هەر جای لەسەر بابەتێکی عەقیدی، لەسەر بۆ نمونە شەرحی لا ئیلاهە ئیلا الله، بۆ نمونە لەسەر جۆرەکانی شرک، لەسەر هەر شتێکی تر لە بابەتی عەقیدە ئەتوانێت هەر جایی بابەتێکیان بۆ باز بکە بە ئوسلوبێکی جوان، بە شێوازێک هەموو خەڵک لی تێبگا. یعنی ئەگەر هەرچەندە ئەمە پرسای جەناب شت نییە، بەس ئەمەش هەر باز بکەم، یعنی گەیاندنی ئەو پەیامە ئەوێ بە ئوسلوبێ هەموو خەڵک لێ تێبگا. ئێرە زانکۆیەک نییە بە ئوسلوبێکی علمی گەورە قسە بکرێ و لە ئاسێکی بەرزا قسە بکرێ، و ڕەوزەیەکیش نییە زیار، یعنی ئەوەندە شتەکان ئاستیان سەرەتایی بێ. بەڕاستی ئەبێ تۆ پەیامێکە تەبێ مامە حاجێک لێت تێبگا. جوانە. خوشکێک ئافرەتێک لێت تێبگا کە لە زۆری مزگەوتەکان ئەلحەمدولیلا ئافرەت وجودی هەیە، هەروەها گەنجێکیش لێت تێبگا. یعنی ئەم پەیامە نابێ هیچ لایەکیان وا لێ بکا کە لە تۆ سودمەند نەبن. بۆیە بەڕاستی مامۆستا بەختیار وەڵڵاهی وەزیفەی خیتابە وتاردان و ئامۆژگاریکردنی خەڵک وەزیفەیەکی زۆر گەورەیە. ئەگەر ئینسان بەردەوام ئەپدەیتی نەکاتەوە و معلوماتەکانی تازە نەکاتەوە و ئەسالیبی تازە و ئەو شتانی باسمان کرد بەکاری نێنێ، یعنی وتار وای لێ دێ وەکو ئەمڕۆ لێ هاتووە. مامۆستا بابەتێکی تر بنمونە ئەگەر بیهێنینەوە، بابەتی غەفڵەت بێ ئاگاهی مرۆڤەکان، ینی لەوەی کەوتونەتە ناو تاوانەوە، وە چۆن لە تاوان ڕزگاریان دەبێ، وە چۆن دەتوان ڕەزامەندی خوا بەدەست بێنن، و چۆن دەتوانن سنوورە قەدەغەکانی خوان نەبزێنن. ئەم بابەتە بڕاستی ینی یەکێکە لە بابەتە ئەساسیاتەکان، ینی هەست ناکەی مامۆستایان ینی زۆر جار ینی ناتوانن ئەو ئامانجە بپێکن کە چۆن بتانی بە شێوازێک ئاگاداری بکەوە کە ئەو نوێشخوێنە چۆ دەرەوە لە مزگەوتەوە کاریگەری وا لەسەر بمێنێ کە بەڕاستی ئیسێککە، ینی ستۆپێککە لە بەرامبەر تاواندا، ئیسێککە لە بەرامبەری کە بەسە ئیستر هیچی تر نابێ من لە غەفڵەتدا بمێنم، دەبێ یاد و زیکری خوا بکەم، دەبێت لە نوێژەکانمدا زوو بچم بۆ مزگەوت، دەبێت زوو نوێژەکانم لە کاتی خۆیدا بکەم، دەبێت فەرمان بەرداری دایک و باوکم بکەم، دەبێت لە سیلەی ڕەحمەوەی کە پچڕاندومە بەڕاستی کە ئێستا کۆمەلگا بەدەستەوە دەناڵێنێت پچڕاندنی سیلەی ڕەحمە، بەڕاستی دەبێت بەخۆمدا بچمەوە لە بابەتی سیلەی ڕەحم، لە پێدانی مافی خوشک و براکانم لە میراتدا کە هەمووی نابێ بۆم بێ بە شێوانیشی تێدایە، زۆر حاڵەتی تریش لەو مافانەی کە بەسەرتەوەی بەرامبەر ئەوانی تر. وڵای بێگومان ئەگەر مامۆستا وەزیفەکەی خۆی بە جوانی ئەدا بکە، پێم وایە تا ڕادەیەکی باش و بالفعل کاریگەریشی هەبوو. بەڕاستی ئەگەر بوونی ئەو هەموو جومعە و ئەو هەموو بێگومان کاریگەری وایە ئێستا کۆمەلگا زۆر بەرەو خراپ جوانە، بەڵام ئێمە تەموحی ئەومان هەیە کە زیاتر جێگەی خۆی بگرێ، کە زیاتر ڕۆڵی خۆی قسە لەسەر بابەتەکە دەکەین وەکو بابەتێک یعنی بەڕاستی کە شوێنی قسە لێکردنە. بەڵێ منبەر ئەتوانێت زۆر شت چارەسەر بکە، زۆر گرفت چارەسەر بکە، زۆر سلوکی خەڵک ڕێک بخاتەوە، زۆر سلوکی جوان تەشجیعی بکە. جا لێرە ڕەبتی بە ئەدای مامۆستا و هێزی مامۆستا و ئیمانی مامۆستا و قووەتی مامۆستا و دووربینی مامۆستا و واقعبینی مامۆستا، هەموو ئەمانە واکەن کاریگەری زیاتر هەبێ.
وەکوتم مامۆستا ئەبێ بزانێ دەوروبەرەکەی خۆی چی پێویستەکە چ زەڕورەتی ئەمڕۆیە چی وا زەڕۆتی واقعەیە باس لەوە بکە ئەمجا ئەگەر ئەداەکەی جوان بێ و بە شێوازێکی ڕێکوپێک بێ بەڕاستی ئەتوانێت خەڵک لە غەفڵەت بەخەبەر کاتەوە خەڵک هەڵنیە بۆ کارە باشەکان خەڵک دوور خاتەوە لە شتە خراپەکان یعنی لە هەموو ئاسەکان ئەتوانێت کاریگەری لەسەر خەڵک دروستکە ئەوە کاریگەریشی هەبوو بەڕاستی بەڵام ئێمە تۆمەحمان ئەوەیە مامۆستایان هەموو لایەکمان بچینە ئاسێکە ئینشاڵڵا یعنی تەسیری زیاترمان هەبێ کاریگەری زیاترمان هەبێ هەروەکو چۆن ئەو مەبەستە سەرەکی کە بۆ جمعدانراوە بەڕاستی بێتە دی مامۆستا ینی بابەتەکان زۆر ئەگەر باسی بکەین لەو ڕۆ بەڵام هەروەکو نمونە هەندێک بابەت کە ڕاستەخۆ پەیوەستە بە تاک بەتاشی ینی فەردەکانی کۆمەلگاوە ئەویش مەسەلەن بابەتی ئاو بابەتی کارەبا بەکارهێنانی شەقامەکان هەموو ئەم بابەتانە لایەنی تەندروستی پەیوەندی بە تاک بەتاشی مرۆڤەکانەوە هەیە چۆن مامۆستا دەتوانێت لەگەڵەوەی ئەگەر ئیسراف هەیە لە بەرامبەر لەو ڕۆیکە ئافرەتێک کاتی ئاوی ماڵەکان دێتەوە دەچێت بەردەرگاکەیان وا دەشوە ئاو دەڵی قەت ئاوەکە نابڕێویتر لە سەرچاوێکی بێبندایە کەیتر زۆر حەزەر درراوە لە هەموو لایەنەکانەوە کە دەبێت ئاو دەستی پێوەژیرێ یان کارەبا بزانی چۆن بەکاری دەهێنری بە سنووری خۆی کارەبا بەکاربهێنرێت چۆن مامۆستا ئەمە وا بکات چارەسەر بۆ ئەم حاڵەتانە دابنێ کە کەسێک ئیسراف دەکات چۆ خۆی بگرێتەوە لە ئیسراف کە کەسێک شتێک بەکاردێنێ کە کاکە ئەمە ئەگەر لە دنیاشدا تۆ دەسەڵاتێک نەبێ لێ پرسێتەوە خۆ قیامەتێک هەیە قیامەتێکی ڕۆژێک خۆی پەروەردگار لەو ڕۆژەدا لە هەموو بچووکترین مثقال ذرة خير يرى مثقال ذرة شر يرى لە هەمووی دەپرسێتەوە لە هەموو کردەوەی تۆ دەپرسێتەوە بێگومان ئێمە وەکو مامۆستای ئاینی تەنها ئامۆژگاریمان پێیە تەنها قسەی خۆشمان پێە موژدەیمان پێە هی پێغەمبەری خوا صلی الله علیه و هەڕەشێشمان هەیە لە مەجای خۆیان ئەوەی کە پێویستکە هەتا بکرێ ئێمە موژدە بدەین بە خەڵک تەشجیعی خەڵکین هانی خەڵکی دەین کە دەست بەو بابەتانەوە بگرن ئەوەندەیشی کە ئەزانین بە موژدە و بە هەڵنان و بە تەشجیع چارەسەر نابێ ئەبێ پەنابەرین بۆ ئەو هەڕەشانی کە لە قورئان و لە سونەتی پێغەمبەری خوا داهاتوون صلی الله علیه و سلم لەسەر ئەو بابەتانە بەڵام لە هەمووی مهمتر ئەوەیە کە مامۆستا شخصیت و پێگەیەکی وای هەبێ کە خەڵک شەرمی لێ بکە جوانە کە خەڵک گوێ لە قسەکانی بگرێ کە خەڵک گاڵتەی پێ نەیە و ئەمجا بۆ نمونە بە جۆرێ باسی بکات تەوازونی تیابێ ئێستا ڕەنگە هەندێک بابەت باسکەی خەڵکێک بڵێ مامۆستا تۆ باسی حکوومەت ناکەی حکوومەت ئەو هەموو شتەمانەداتی وەڵام من لەداخ یعنی بۆ نمونە من باسی لە جارێکیان باسی دەستگردن بە کارەباوم کرد لە کارەبا ئەو بابەتانە کابراوتی مامۆستا ئێمە ئەوەندە کارەبامان کەمە وەڵام من لە داخە کارەباکە دێتەوە هەموو گوڵۆپەکاندا ئەیسێنم ئیشم پێ بێ و پێ نەبێ بەڕاستی ئەبێ خەڵک تەثقیف بکرد لە هەموو ڕۆکانەوە یعنی ئێمە بۆ خۆم تەلەبە بووم لە وڵاتی ئەردەن یعنی کارەبا بە هینەمان کڕی بە وەکو کارت بە کارت مانگانە بۆ تاتەوە لەو ژۆرە دەرەچوون گوڵۆپەکەمانە کوژاندەوە یعنی وا فێری بۆ بووین هیچ شتێکی زیادەمان ئیش پێ ناکرد ئێستا بڕۆ لە ماڵانە بگەڕێ سەرێکی دەیان گوڵۆپ بە زیادە ئیشەکە چەندین پەنکە بە زیادە ئیشەکە مەسەلەن ڕەنگە جار وایە سپلیتەکەش جێڵن هەروەڵێ با ماڵەکە بخۆی ئیشکافێنک بێت یعنی ئەمە بەڕاستی ئەگەر مامۆسا یعنی مەکانەتی هەبێ خۆشەویست بێ لەدڵ خەڵکیە باسی هەچی بکە خەڵک بە قسەیەکە و کاریگەریشی هەر هەیە بای خۆی بەڵام نسبیە ڕەنگە مامۆسای زیاتر قسەی کاریگەری بێ یەکی کەمتر هەر بۆیە مەسەلەن هەموو فەرمانگەکانی حکوومەتی هەرێم لە مناسبەتە جیاوازەکانە ڕوون لە مامۆسایانی ئاینی ئەنێن بۆ دەستگرتن بە کارەباوە بۆ دەستگرتن بە ئاوەوە بۆ هەڵانی خەڵک بۆ دەنگدان بۆ مناڵ کوتین بۆ هەر بابەتێک لە بابەتەکان ئەبینی داوا لە مینبەرەکانەکەن کە هانی خەڵکی بدەن و خەڵکیش تا ڕادەیەکی باش ئیستیجابەیان هەیە بەڵام دڵنیام ئەگەر ئەو پەیامەی ئێمە بە جوانی بگات بە شێوازی نوێ و بە ئامادەکردن و بە هەموو ئالیاتانی کە باسمان کرد ئەدا بکرێ بەڕاستی زۆر کاریگەری زیاترە بێ و لە واقعیشدا بەروومەکە ئەبێنرێتەوە زۆر باشە مامۆستا ینی حاڵەتێکەوەیە کە ئێستا خەڵک لە ڕووی تێکەڵاوبوونی کۆمەڵایەتیەوە حاڵەتی کۆمەڵایەتی زۆر پێم وایە بەڕێزیشتان هەستان بۆ حاڵەتە کردووە جێبەجێگەیاندنی سیلێ ڕەحم سەردانکردنی یەکتر تێکەڵاوبوون لەگەڵ یەکتر بێگومان لە تێکەڵاوبوونی یەکتردا مرۆڤ ئاگاداری کێشە و گرفتەکانی یەکتریش دەبێت زۆر ڕاستە مامۆستایان بێگومان لە ڕووی کۆمەڵایەتیەوە ڕۆڵشی کارە و گرنگیان هەبوو بەڵام
چۆن ئەم حاڵەتە لە کاتێکدا کۆمەلگا بەرە ئەوە ینی تەکنۆلۆژیایە چیە وای کردو کە ئەم حاڵەتە هەبێت چۆن مامۆستایان جارێکی تر هەوڵی دەمەسەرکردنەوەی ئەم واقعە دەدەن کە پێویستە کۆمەلگا تێکەڵاوی یەکتر بێتەوە زۆرتر حاڵەتە کۆمەڵایەتێکە پەرەی پێ بدرێ. وەکو جنابەت ئاماژەت پێکرد ئەمڕۆ هەندێک هۆکار وای کردووە کە ئەو بابەتە کاڵ بێتەوە لام خەڵکیە هەر لە وجودی ئەنتەرنێت و تۆڕە کۆمەڵایەتیەکان و شتە تەرفیەکان وای کردووە کە ئەو بابەتە کاڵ بێتەوە. جاران خەڵک چێژی لە قسەی مامە حاجیەکە بینی یاسا چێژ لە فەیسبووکە بینێ جاران گەنجێک چێژی لەوە بینی لە مەجلیسێکا قسەیەکی خۆش باز بکرێ و سەدانی خزمێ بکرێ و سەدانی شارێک بکرێ ئێستا وەسائلەکان زۆریشن ئەمە ناکرێ سیارە وجودی هەیە تەلەفۆن لە ئارادا هەیە حتا ئێستا ئەگەر ئەو تۆڕانەی کە ئێستا هەیە ئەگەر بۆ هەواڵپرسین و بۆ بابەتانە بەکاربێنێ هەر باشە بەڵام بەداخەوە زۆری خەڵک بۆ بەکاری نایێنێ بۆیە مامۆستای ئاینی بە دەرەجەیەک ئەبێت لەو گەڕک و لەو شوێنەی خۆیان بە واقعی خۆی بکرێتە پێشی خەڵک جوانە خۆی کۆمەڵایەتی بێ یعنی نەک مامۆستا تەنها ئیشێ بێت نوێژەکە بکە دەچێتە دەر یەک قسە لەگەڵ یەک کەسێکانەکە بۆ منە نەخۆشیەکە بوو لە گەڕەکە سەردانی بکە کەسێک لە ئەمرە دێتەوە بچێ بۆ ماڵ کەسێک ماریژ نەبڕێ لەگەڵیا بچێت کەسێک خۆشیێکی هەیە یا حاصل لە خۆشیەکانە خەڵک بکاتە تەنیشتی خۆی و یعنی بالفعل مامۆستای زۆریش لە گەڕەکانە ئاواکە یعنی وجودێکی باشی هەیە لە ناو کۆمەلگایە و لە هەموو مناسبەتەکانە باسی ئەوە کا و تەرجیعی خەڵکا و بە عەمەلیش خۆی ئەیکا بۆیە هەم بەلایانی عەمەلی مامۆستا بێ خۆی لەو مەیدانە تەواجودی هەبێ و بەڕاستی ئەبێت بالفعل ئەو بابەتێکە زۆر ئەمڕۆ ناو خەڵکیە کاڵ بۆتەوە یعنی تەسەور کە ئامۆزا ناوی مناڵەکانی یەکتری ناناسن کەیتر ئامۆزا ئەو نزیکترین کەسە یعنی هاتوچۆ سەردان کەم بۆتەوە سەلە ڕەحم کاڵ بۆتەوە لەگەڵەوەی کە وەسائلەکانی زۆرن لەگەڵەوەی کە الحەمدولایە ئێستا زۆر ماڵ سەیاری هەیە یعنی ئاسانە گەیشتن بە شارەکان و بە شوێنەکان جاران ئەگەر کەسێ بچوە بۆ شارێک دوو ڕۆژ خۆی بۆ حازرە کرد دووسێ ڕۆژی پێش و تاگەیشت و گەڕایەوە بەس ئێستا توانی بە چەند سەعاتێک لەم سەر کوردستان و بچی بۆ سەری کوردستان بۆیە بەڕاستی مامۆستان زەڕورە تەکید لەم بابەتە بکەنەوە بالفعل بابەتێکە کاڵ بووەتەوە زۆر خۆش بوو جاران مەجلیسی مامۆستا بیرمە من ئەو تەمەنی سەردەمی منداڵیم گوێم دەگرت لە کەسێک کە حکایەت خوان هەبوو ینی حکایەتی بۆ خەڵک دەجێڕایەوە تاموچێژێکی زۆر تایبەتی هەبوو بێگومان ئێستا هەزاران کۆمنتی فەیسبوک و دەیان پۆستی تۆڕە کۆمەڵایەتەکان هەرگیز پێنەدا و هەر تاقەتیش نەبیخوێنیەوە بەختیار ئەم بابەتی تەکنۆلۆژیا و ئینتەرنێت و ئەمانە زەرەری زۆر لێمان داوە بەڵێ لە کۆمەڵی لایەنەوە سوودمان لێ بینیوە بەڵام لە لایەنە کۆمەڵایەتێکەوە لایەنە ئیجتیماعیەکەوە زۆر زەرمان لێ کردو باوەڕ کە منداڵێک یعنی جار وایە لە تەمەنی نزیکەی 15 ساڵایە نازانێت بە خێراتینێک بکات نازانێت دوو قسە بکات لەبەرەوەی چەندین ساڵە سەریە بەسەر ئەم ئایپادەوەیە یا بۆ نمونە لە بەیانیەوە تا ئێوارە ئەم خەریکی یاریکردنە خەریکی مەسەرەن خۆسەر قاڵکردنە بەو شتانی کە لە ئینتەرنێتەوە هەیە چ ئاوی ماندووە ڕۆحی ماندووە مێشکی ماندووە یعنی یا بۆ نمونە وای لە گەنجان کردۆ شەو تا بەیانی ناخەون بە ڕۆژ ئاگیان لە دنیا نییە یعنی تاقەیەکی زۆری کوشتۆ لە کۆمەلگایە بەڕاستی زەرەر و زیانی زۆری هەیە ئەرچی مامۆستایانی ئاینی زۆر قورستر بۆ ینی لەم حاڵەتەوە چاوجارانی ڕابردوو کە کۆمەلگا کەم ینی مرۆڤەکان بە خۆیان هەندێک شتیان دەکرد بەڵام ئێستا کە لە زۆر بە حاڵەتە سروشتەکانی کۆمەلگا دوور دەکەونەوە ئێستا دەبێت مامۆستایانی ئاینی بێگومان جارێکی تر خەڵک گەڕێکەیە بێگومانە بێ ئاگان لە لایەنە باشەکانی ئەم بابەتانە هەبێت یعنی وا پیشان نەدەن کەمە هەموو هەر خراپە بەڵام لە هەمان کاتە ئاگان لە ئەو جانیبە سلڤیانەش بێکە بەڕاستی ئەو بابەتانە هەیەە. سوپاس بۆ بەڕێز مامۆستا محەممەد چیمەنی کە ئەمڕۆ لە تەوەری گرنگی و تاری هەینی لە بەرنامەی بە فەرمیوان مابووی. سوپاس بۆ جەنابەت زۆر سوپاس دەکەین بەڕێز مامۆستاجان زۆر سوپاس. بینەرانی عزیز و خۆشەویست بیسەرانی بەڕێز بەخوای گەورە میهرەبانتان دەسپێرین. خواتان لەگەڵ.